بەرەبەیانی زوو لەگەڵ دەرکەوتنی تیشکی خۆر چاکدارانی داعش هەوڵیاندا بەم شۆفڵە گولە نەبڕەوە سەنگەرەکانی پێشمەرگە ببەزێنن. فەرماندەکانی پێشمەرگەش دەڵێن هێرشەکەیان تێک شکاندووە. لە نزیک کاتژمێر 6 بەرەبەیان داعش لە دوو قۆڵەوە هێرشی کردە سەر سەنگەرەکانی پێشمەرگە لە فلکەی وادی نەفت لە سنووری مەلا عەبدوڵڵا لە باشووری ڕۆژئاوای کەرکووک. فەرماندەکانی پێشمەرگە دەشڵێن زانیاری پێشوەختیان هەبووە کە داعش بە نیازی هێرشە و خۆیان بۆ ئامادە کردبوو. بەشەو خۆمان بۆ ئەو هجوومە حازر کرد بەڕاستی. دیار بوو هەتا بەرەبەیانی سعات 6 چاوەڕێمان کرد هەر نەهاتنێ گوتمان دنیا ڕۆناک بوو لەوانەیە ئەو هجوومە نەکرێ لەلایەن داعشەوە. بەڵام لە کاتژمێر 6 تەواو دیار بوو بە چەند هەمەڕێک و شۆفەرێکی درەح ویستیان سەنگەرەکانی ئێمە ببڕن. ئەو پێشمەرگانەی لە سەنگەرەکاندا ڕوبەڕووی چەکدارانی داعش بوونەوە ئاماژە بۆەوە دەکەن لە ماوەی نیو کاتژمێردا هێرشەکەی داعشیان تێک شکاندووە. هێزی پێشمەرگا هێزێکی پۆڵاینە بەبێ فڕۆکەی هاوپەیمانان ئێمە توانیمان چەتەکانی داعش بە ماوەیەکی کورد بە نیو سەعات بشێنین و تێکیان بشێنین. باوتەی فەرماندەکانی پێشمەرگە چەکدارانی داعش لە دوای خۆیان ژمارەیەک کوژرا و دوو ئۆتۆمبیلی گولە نەبڕ و شۆفڵێکیان جێهێشتووە. لە بەرامبەریشدا دوو پێشمەرگە بە سووچی بریندار بوون. شەڕی پێ ناکرێت بەرامبەر پێشمەرگەی پێ ناکرێت ئەمە تەنانەت کە ئەومان کرد دوو بریندارمان هەیە لەو هەموو شەڕی ئەو هەموو ئەوانە تێشکیا دوو بریندارمان هەیە وە کولی وای 11. بەیانیان ڕۆهجوومیان کردوانیمان بیان شکێنین و دوو سارە درع و شۆفلێکشیان پێ بەجێ بێڵین. هێرشەکەی داعش بۆ سەر سەنگەرەکانی پێشمەرگە لە باشووری ڕۆژئاوای کەرکووک لە کاتێکدایە کە بەرەبەیانی ڕۆژی هەینی ژمارەیەک چەکداری داعش دزەیان کردە ناو شاری کەرکووک و لە چەند ناوچەیەک ڕوبەڕووبوونەوە ڕوویدا. فەرماندەکانی سنووری کەرکووک باس لەوە دەکەن کە ئەو چەکدارانەی دزەیان کرد بۆ ناو شاری کەرکووک ژمارەیان 100 بۆ 120 کەس دەبوو. لەو هێرشانشدا نزیکەی 70 چەکداریان کوشتران و چەند چەکدارێکیشیان بەدیل گیراون. لە بەرامبەریشدا ژمارەیەک پێشمەرگە و هاوڵاتی کوژران و بریندار بوون. سیروان ئەنوەر NRT کەرکووک.